بەلێ ڕەوشە ئەفغانستانیم دەرباسی نیویۆرک دەبن فەوزیە ئەفشاری چالاک بانە ماپێن مرۆڤیش نیویۆرکێ میوانێ منە دەم باش برێز فەوزیە ئەفشاری گۆتەبێژی تالیبانان دەستنیشان کرد و شەرێ ناوخۆیی لە ئەفغانستانی بداوی هات پرۆسەیەک نو دەست پێ دکە تو چاوا دەنرخینە شەرێ ناوخۆیی لە ئەفغانستانی بداوی هات زۆر سپاس بۆ میوانداریتان من پێم وایە هیچ باوەڕ بە هیچ شتێک ناکەم ئەوانەی کە دەیڵێن ئەمە سەرەتایە دەیانەوێت جێپی خۆیان قایم بکەن خۆیان بگرن و جێ خۆیان بکەنەوە لە ناو خەڵکدا بەڵام ئەم گروپێکی ڕادیکاڵ و توندڕەون و باوەڕ بە هیچ شتێک مەکەن ئەوەی کە ئێستا دەیڵێن ئەوان زۆرترین بەڵێنیان داوە پێشتر کە شکاندویانن من دەمەوێ خەڵکی باوەڕ بەم قسانەیان نەکا بەڕاستی باشە نوها واشنگتن مۆسکۆ پێکینگ دەبێژن و ڕەوشە ئەفغانستانی بەر بە پرۆسەیەکی باش و برێبە دەچێت سەک نابان وڵاتان تو چاوا دەنرخێنێ برێز ئەفشاری من هیچ گوێم لەوە نییە کە خەڵکی چیەڵێن چکە ئەوان نایان ناسن نازانن لە ئەفغانی نین نازان لە ئەفغانستان چی ڕوەدا تالیبان کێیە من پەیوەندیم هەیە لەگەڵ ژنانی ئەفغانستان من قسم لەگەڵ کردوون من خولەک بە خولەک ئاگام لێیانە ئەو ژنانە لەوێ بە شێوەیەکی زۆر خراپ مامەڵیان لەگەڵدا دەکرێت من چیرۆکێکم هەیە کە یەکی کەندژی چەکدارانی تالیبان وەستاوەتەوە کاتێک کە ویستویانە لە ئیشەکەی دووری خەنەوە سلاحیان لێ ڕاکێشاوە چەکیان لێ ڕاکێشاوە هەڕەشەیان لێ کردووە چوونەتە سەر ماڵی باوکی هەڕەشیان لە باوکیان کردووە ئەم جارە ئەوە دووبارە بێتەوە کچەکەیشی و خۆشیەی کوژن بۆیە ئەمە نمونەیەکی زیندووە ئەمە چیرۆکێکی ڕاستەقینەی من بۆتان باسەکەم بۆیە ئەمە شتێکە کابێن نیگەرانی بن بەڕاستی ئەوان هەوڵ لەدەن کە بابەتەکە ئاسایی پیشاندن پەیوەندیەکان ئاسایی بکەنەوە من هیچ کات پێزانینم بۆ ئەم هەوڵانەی ئەوان نییە بەڕاستی کە هیچ کەس بە خەمی ئەفغانستانەوە نییە ئیلا ئەفغانیەکان نەبێت باشە برێز ئەفشاری تو چاوا دەنرخینێ پێشە ڕۆژێک چاوال پێشە ئەفغانستانەیە پرۆسەیەک چاوا دبن دەسەڵاتە تالیبان لە ئەفغانستان دەیبرێ بچێت ئەستەمە بزانین پێشببینی بکەین چی ڕۆدا بەڵام من ئەرێنی نیم بەڕاستی من دڵخۆش نیم بەوەی کە ڕوو ئەدا لە داهاتوودا دەبێ کۆمەلگای نێودەوڵەتی جارێکی دیکە بەخۆیدا بچێتەوە ناکرێت ژنوان و کچانی ئەفغانستان بە تەنیا بەجێبێڵن ناکرێت خەڵکی ئەفغانستان بەجێبێڵن من وەکو ئەفغانیەک و هاوڵاتیەکی ئەمریکی من بەڕاستی من دەزانم کە لەوێ ژنان ڕوبەڕووی چی بوونەتەوە ئێستا دیوارێکیان لە بەردەمدا دروست کراوە ئەوان هەموو شتێک لە شەریعەتەوە وەردەگرێن و ژن والێ دەکەن کە شەریعە چی ئەڵێ و چیان دەوێ ئەمە من پێم وایە دەبێتە کێشەیەک لە داهاتوودا من بەڕاستی نیگەرانم بۆ داهاتووی ژنان و کچانی ئەفغانستان ئێمە هەوڵە دەین لێرەوە کاریان بۆ بکەین بەڵام کە گەیشتینە ئەم ئاستە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیان تێبکە بەڕاستی ئەمە زۆر ئەستەمە قسەکردن لەسەری بۆیە هیچ ئەو چیرۆکانەی کە من ئەیان بیستیم بەڕاستی هیچیان دڵخۆشکردنی چیرۆکی دڵخۆشکەرم پێ نەگەیشتە و گوێم لێ نەبوون من دەزانم تالیبان کێیە بیرروبۆچوونیان چۆنەوە چی شەکەن لە داهاتوودا بەڕاستی زۆر نیگەرانی داهاتووی
کچان و ژنانی ئەفغانستانیم ئەمە شتێک نیە هەرەوە بە ئاسانی سێری بکەین. li gor baweriyata zerarmendê mezin li Efxanistanê keçû jin dibin yan civata Efxanî bi giştî dibe birêz efşarî? با من دووبارەی بکەمەوە ئایا ژن دەبێتە تاکە قوربانی لە دەستی تالیبان؟ نەخێر هەموو کەس دەبێتە قوربانی هەموو کەس تاڵاوە چێژێ بە دەست تالیبانەوە بەڵام زیاتر ژنان و کچانن چونکە هەموو کەس تاڵاوە چێژێ و دۆخی زەحمەت دەبێ ژیانی زەحمەت دەبێ چونکە 20 ساڵی ڕابردوو و ئەو ساڵانەی کە لە دەسەڵاتی تالیباندا بووە نمونەیەکی زۆر باشە بەڵگەیەکی زۆر باشە بۆیە ژنان پیاوان هەموو و دەکەونە ژێر زەبری تالیبان بەڵام ژنان و کچان زیاتر. Serok Biden destnîşan kir ku ew angelek alîkarî Efxanistanê kir xwestin welatek dewletik bê avakirin lê artêşa Efxanistanê hikûmeta Efxanistanê li ber xwe neda ew nikarin dewletekê li Efxanistanê bi destê Amerîka durust bikin vê sekna Serok Biden tu çawa de nirxîne? پێش لە خۆپشەندانەکانی بەردەم کۆشکی سپی هیوامان دەخواست کە سیاسەتی خۆی بگۆڕێ بەڵام کەوتارەکەیدا و پێداگری کرد لەسەر بڕیارەکەی بەڕاستی تەواو نائومێد بووین ئەوەی کە پێشتریش دەیوت هەرەوەی وتەوە من بەڕاستی وەکو خۆم من ڕەتی دەکەمەوە ئەوەی کە سەرۆک بایدن وتویەتی و ئەو گرنگی بە مافی ژنان و کچانی ئەفغانستان نەداوە و ئەوەشی کە بە دۆناڵد ترامپ سەرۆکی پێشوو وتویەتی کە دەکرا ئەو سیاسەتەکەی بگۆڕێ دەکرا بەجی بهێڵن بەڵام بە جیاوازتر بە شێوەیەکی دیکە و هەندێک لە سەربازەکانی بکشێنێتەوە و بە شێوەیەک لە شێوەکان بمێنێ بەڵام بەم شێوازەی کە ئەمریکا کردی لە ئەفغانستان بەڕاستی هەمومانی ناومێت کرد. سپاسیاتتکەم فەوزیە ئەفشاری چالاکوانە مافی مرۆڤی ژی نیویۆرکا ئەمریکا تو مەیوانامە. Thank you so much for having me. Please میوانداریتان تکایە پاڵپشتی لە گەلی ئەفغانستان بکەن تکایە بەجێمان مەهێڵن تکایە پشتمان تێمەکەن ئێمە پێویستمان بە هەموو دۆستەکانمانە. سپاس بۆ میوانداریتان. سپاس بۆ تە فەوزیە ئەفشاری چالاکوانە مافی مرۆڤی ژی نیویۆرک.